بەهۆی نەبوونی بیرکردنەوەی حکومڕانی تەندروست و زاڵبوونی بیرکردنەوەی حیزبی بەسەر دەسەڵاتدارانی هەرێم تا ئێستا نەتوانراوە دەستی حیزب لەناو حکومات ببڕێت. ئەماش حکومەتی کردووە بەناوەندی جێبەجێکردنی بڕیاری مەکتەبی سیاسی هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستان. بێگومان لە هەرێمی کوردستانە زۆر حیزبیانە مامەڵە کراوە، یعنی ئەوەندە حیزبیانە مامەڵە کراوە بە هیچ کلۆجە ناتوانانی حیزب و حکومەت لە یەکجاکەیتەوە. من بەردەوام وتومە حکومەت وەکو مەکتەبێکی جێبەجێکردنی حیزب وایە، یعنی یاخود بە جۆرێکی تر لە کوردستانە وا مامەڵاکە کە حکومەت شاگردی حیزبە و لەبەرەوەی بەڕاستی پارتی وێشێتی بە نەزەری من هەڵبەتە لە حیزب دەرچوون بوون بە کۆمپانیا، وەک لە کۆمپانیا شەعاتە بەرژەوەندی لە بەرچاوەگیریە و ئەم بەرژەوەندیانەوە ئەکاتۆ لە هەر شوێنێکاوی بەرژەوەندی حیزبی و خێزانی و بنەماڵەیەکانی لە بەرچاو بێ. بۆیە ئەبینیت ئەوانەی کە لە پلە و پۆستە حکومیەکانان وەکو وایە کە لە بارگایشی حیزبیە ڕەفتارکەن و دەوامکەن و بەشی زۆری بڕیارەکانیان لەو ڕوانگەیەوە دەرەکەن. لە هەرێمی کوردستان تێکەڵی نێوان حیزب و حکومەت لە بەرزترین سەرۆکایەتەکانی هەرێم و حکومەت و پەرلەمان بۆ نێو بەڕێوەبەرەتی گشتی و فەرمانگەی شارێک و قوتابخانەی گوندێکی شۆڕ بۆتەوە بە جۆرێک لق و کۆمیتا تەحەکوم بە ئامرکرد و عەریف و مفەوەز و کارگوزاری قوتابخانەیەکی شەوە دەکەن. ئەمەوە کە گەندەڵی لە ناو کۆمەلگا دروست دەکات. زۆر جار تۆ کاتێکە توێ سەردانی فەرمانگەیەک یا وەزارەتێ بکەی ئەگەر لە باگراوندی ئەو حیزبە سیاسیە بی کە وەزیرەکەیە ئەوە کارەکە زۆر بە ئاسایی بۆ ئەڕوا بەڕێوە و زۆر پێشت ئەخەن کە کارەکە بکرێ. بەڵام ئەگەر باگراوندە جیاواز بێ خود هاوڵاتێکی ئاسایی بی ئەوە کە گرفت بێتە پێش و لەوانەیە چەندین ڕۆژ بە دوای کارێکەوە بی کە بووی ئەنجام بدرێ. بۆیە من پێم وایە ئایندێکی گەشت نابێنرێ لە تەشکیلکردنی حکومەت و لە بەڕێوەبەرنی فەرمانگەکانە. ئەبینی لە وەزارەتێکی باڵاوە تایەتە بەڕێوەبەری قوتابخانەیەکی ئاسایی لە گوندێکە هەمان لە ڕێی حیزب و لە ڕێی کۆمیتە و ناوچەکانەوە بەڕێوەبەرەکانە دیاریەکرێ. بەرپرسانی باڵای حکومەت و پەرلەمان و هێزە چەکدارەکانی هەردوو حیزبی حکومڕان خەمی سەرەکی و لە پێشینەیان پاراستنی بەرژەوەندی حیزبەکانیانە لە هەرکوێ بەرژەوەندێکی حیزبیان بکەوێتە مەترسیەوە ئەمانیش دەکەونە حاڵەتی ئامادەباشیەوە. هەروەیە لە 12 ئۆکتۆبەری 2015 بە بڕیارێکی مەکتەبی سیاسی پارتی هێزێکی ڕسمی حکومەت ڕێگری لە سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکات کە بچێتە ناو هەولێر. هەروەها سەرۆکی حکومەت بە بڕیاری حیزبەکەی حکومەت ئیفلیش دەکات و 4 وەزیر دەنێرێتە ماڵەوە. لە نوێترین پێشاتیشدا و بەهۆی نەبوونی ئیرادەیەکی جدی بۆ لێکجیاکردنەوەی حیزب و حکومەت بە پێی یاسا هەموارکراوەکەی سەرۆکایەتی هەرێم ئەو کەسەی کە پۆستی سەرۆکی هەرێم وەردەگرێت پێویست ناکات دەستبەرداری ئەرکا حیزبەکەی ببێت کە ئەمەش درێژی دەستی حیزب لە نێو حکومەت بۆ دەیان ساڵی دیکە درێژ دەکاتەوە. ئەوەی لەگەڵ کۆی یاساکەیە با دەست بەرزکاتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.